لە ناو دڵی قەرەداغی سەوزپۆشدا تاوانێکی ژینگەی ئەنجام درراوە کە هێندەی نەمابوو درەختێکی تاقانە و بەتەمان بگاتە قوربانی. بەڵام وشیاری ئەم هەوڵاتیە ژینگە پارێزە و کاردانەوەی خێرای پۆلیسی دارستان ئومێدی دووبارە ژیانەوەی بە درەختەکە بەخشی، هەرچەندە ڕەنگە ئەم ئومێدە زۆر نەخایەنێت و بەهۆی لێکردنەوەی توێکڵی قەدەکەی شەڕ لەگەڵ مردن دەکات. کە ئەو دارم بینی توێکڵەکەی لێکرایەوە بەڕاستی ئازارم زۆر پێگەشتی تر هەرچەندە پەلەشم بوو دابەزیم هەندێشتم لێ ئاڵان و هەر لە هەمان کاتە ناونیشانی شوێنەکە و لایانی پەیوەندیدارم لێ ئاگادار کرد و خۆشبەختانە ئەوانیش زۆر بە پەلە هاتن بەدەمیەوە چارەسەرێکی سەرەتاییان بۆ کردووە. ئیتر پێم وایە چارەسەری تریش سێرچم کردووە هەندێک چارەسەری تر هەیە کە توێکڵی لێ بدەیت و بە شێوک لە شێوەکان بەڵامەوە ئیشی خەڵکی پسپۆڕە و ئێمە لەو بوارە هیچی شتێکی لێ نازانین. پۆلیسی دارستانیش ئەم چارەسەرە سەرەتاییان بۆ کردووە، یعنی مەگەر بە شێوەیەکی نازانم بڵێم تا ئێستا شتیوان نەمان بینیوە دارێک بە تەواوی بووە لایەکی توێکڵەکەی لێکرابێتەوە وشک نەبووە، بەس ئەم بە هەر چواردەورە و بە درێژی لە نزیکەی 50 سانتیمەتر و بە هەر چواردەوری شاتوێکڵەکەی لێکراوەتەوە. لەبەرەوە ئەگەر ژیایەوە ئەگەر وشک نەبوو لە بین نەچوو، یعنی ئەمەش شتێکی شازە. چیرۆکی ئەم درەختە چیرۆکێکی پڕ لە ئازار و هیوایە، کەسێکی نەناسرا و بە شێوەیەکی نامرۆڤانە توێکڵی بەشێک لە قەدی ئەم درەختە تاقانەی لێ کردوێتەوە. پۆلیسی دارستانی سلێمانی بۆ ڕزگارکردنی درەختەکە قەدەکەیان بە قوڕ و پەڕۆدا پۆشیوە تا لە وشک بوون ڕزگاری بکەن. من دڵنیام شوانەکان و خەڵکی ئەم دێژ ئەم سێدەیە زۆریان پێ ناخۆشە، چونکە ئەم دارە هەر بەوەشا بزانە سیر کە شوێنی چالێنان و ئیسراح پشووی خەڵکی تیا بووە. لەبەرەوە ینی زۆر جێگەی ناڕەحەتیمەوە دوو هۆکار هەیە ئینسان ناتوانێت لە خۆیەوە بڕیار بدا، لەوەیە خەڵکێک بێ هەر بێ ئەوەی بزانێت چەندێ زیانی هەیە ئەم دارە ئەم توێکڵەی لێکاتەوە هەر وەکو خویە کردوێتی بەشێکیشی لەوانەیە نەفسی نەخۆش بێ، ینی دەروون نەخۆش بێ. ئەم دارە هەستەکە دارێکە لە شوێنێکی جوانایە نەفسی نەخۆشەوە کەسێکی نەخۆشە بیری لەوە کردوێت ئەم دارە وشکات. لە کۆمەلگاشە ئەوەندەی خەڵکی مرۆڤ دۆست و ژینگە دۆست هەیە، خەڵکی دژە ژینگەوانە شەر هەیە. ئەم ڕووداوە بانگەوازێکە بۆ هەمووان. درەختە سروشتیەکانی کوردستان سەرمایەکی نیشتیمانی و میراتێکی گرانبەهان کە دەبێت هەمومان پارێزگاریان لێ بکەین. ئەوان تەنها بۆ جوانی نین، بەڵکو سەرچاوەی ژیانن، هەوا پاک دەکەنەوە، خاک دەپارێزن و ژینگەیەک بۆ زیندەوەران دابین دەکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێام، ناوچەی قەرەداغ.